بینەری پرۆگرامی سێوی سەوز بن پێکەوە لەگەڵ شێفا کۆمەڵە خواردنی تەندروست وارووا بەتام زیاد دەکەین بۆ سەر سفرەخوانەکانی ئەوە وەم ئێوارەیە تەوەرێکی زۆر تایبەتمان هەیە کە ماوەیەکی زۆرە گفتوگۆی لەسەرەکرێ بەڵام ئێستا باس لە تەوەرەکە ناکەم پێکەوچین لای شێف دیار بزانین بۆم ئێوارەی خواردن چیمان بۆ ئامادە کا شێف دیار سڵاو لێبێ تەندروستی و چۆنە چۆنی باشی شێف خە برنج و ڕووبەهەنارم بینی دڵنیام کە برنجی ڕووبەهەنار تەندروستی چۆنە شێف اینجا با دەستپێک ئەمەوێت لێرە و پیرۆزبایی لە شێف بکەم دیارێکێکە لە شێفە دیارەکان لە هەرێمی کوردستانانێک تەنها بڵێم لە ئێمەکە لە بەرچاوی ئێمایە دوێنێژێکێکی تر لە ڕێزێنانەکانی پێبەخشا و مەدالیایەکی تریشی زیاد کردەوە سەر مەدالیاکانی تری 5 مەدالیا پیرۆزە دووبارە شێفگیان چۆن بۆ ئەو کۆبوونەوەی شێفانە هەموو ساڵی ئەو فیستیڤاڵا کرێ چەند ساڵێکە لە جەزایر بوو لە مەغریب بوو لە تورکیا کراوە لە ئێران کراوە باشە لە بەغداد کراوە بەس ئەم جارە بڕیار بوو لە هەولێر کرێ ئێمەش بەشداریمان تیا کرد لە هەولێر باشە ئێمە ڕۆک شێفەکانی سلێمانی بەشداریمان کرد لەگەڵ سەڵتیا زۆر ئێمە بەشداریمان کرد لەو فستیڤاڵەیە وەک سەرپەرشتیار بەشداریمان کرد باشە 32 وڵات بەشداری تیا کردو بوو چەندین شێفی بناوبانگ شێف لەم کۆبوونەوانەیە تەنها بۆ نمونە ڕێزلێنان و وەرگرتنی بە بڵێن مەدالیا و ئەم بابەتانەیە یاخود ئاشناشە بن بە خواردنی وڵاتانی تر بە کلتوری تر ئەو وڵاتانش کاتونە کلتوری خۆیان پێشکەشەکان باشە چ وڵاتی خواردنی لە ئێمە نزیکە شێف ئێران و پاکستان و هیندستان زۆر باشە وڵاتانی کە ڕۆژهەڵاتی ئێمە ستانەکان لە کۆتایەکەی وایە باشە اینجا دووبارە پیرۆزە بێ پێوان بڵێ ئەمڕۆ خواردنەکە ئەوەی کە تۆ ئێستا تێکەڵیەکەی دڵنیامەوە هیچ بۆ هیچ لەگەڵ برنجی ڕووبەهەنار نایەتەوە ئەمە شلەیەکی ڕووسیە شلەی ڕووسی بەس بە قیما کرێ بە بەزالیا و نۆک و تەماتە و کەرەوز و دۆشا و پەتاتە و پیاز و بیبەر کەواتە سەرەتا شێف زەیتەکەی کردنەوە مەنجەڵەکەەوە دواتر پیاز و بیبەرەکەی بەیەکەوە کرد دواتر پەتاتەکە وایە شێف بەڵێ ئەمانە جوان جوان سوورە بێتەوە باشە چەند دەقە سووری کەینەوە ئەوانە وەڵاهی تر هەر 5 دقیقە کەمتریشی بەسەعانی باشە بۆی بەها خۆراکێکەشی زۆر لە دەستنەیە دواتر شێف بەزالیا و نۆکەکە دیارە کوڵێنراون وانە بەڵێ بەزالیا و نۆکەکەی تێکەم لەگەڵێ ئەوی تۆزە سوورەکەمەوە لەگەڵێ دوایی ئەم بەهاراتانی تێکەم بەهارەتەکان وەکو هەموو کاتێک بەدڵی خۆمان بێت یاخود ئەمە ستانداردە بەڵێ ئەمە خۆی بۆ شێوازێت بێت بە لێمە بەسڕایەکیش تەکیشم نییە لێ مەسڕاکەش تێکەم سیرە و ئەنواع بیبەر بەدڵی خۆ تێیەکەی ڕۆزمارین بە زیاد کردووە من باشە زیرێ و هێلی هاڕا و دارچین و ئەوانش لێگەڵاتی خەڵ کراوە زۆر باشە ئەوە بۆنی زۆر زۆر خۆشە ئەمە بۆ شلەکە بەڵێ بەڵێ ئەمە ناوی چیە شێف ئەمە هەر نۆک بە بەزالەی پێڵن نۆک بە بەزالیا بەس ئەمە رووسیا زیاتر عادەتەن کە گۆشت دەخرێتە ناو هەر شلەیەکەوە ئەڵێن ئەو شلەیە بە گۆشت بۆ نەبامێ بە گۆشت بەڵام ئەمە گۆشتەکە ئەمڕۆ بابەتێکی گرنگیە لە نێو خواردنەکەمانەوە چیناوە ئەمە شێفێکی هاوڕێمە ڕووسە باشە لە فستیڤاڵەکەی هەولێریش بێکەوە بووین پێم خواردنانی ئێمە ڕۆژانە ئەخوری لە ئێمە پێیوت پێم خۆشە تۆ شتێکی ئاوە پێشکەشکەی شێف هەر تۆ خۆت کام خواردنانە دروستەکەی زیاتر کا بۆ نمونە ئەو کەسانی کە لە جەرەوە بینەری پرۆگرامەکەن تۆ ئەبینەوە تا چەند حەزیان بە خواردنەکانی بە بڵێن دەرەوەی کوردستانەکەەوە بۆ مشلەیەکی لەم شێوەیە کە ڕاستە ئێمە هەموو پێکاتەکان لای ئێمە هەیە نۆک هەیە بەزالیا هەیە بیبەر پەتاتە پیاز هەموویمان هەیە بەڵام زۆر جارەیە ئێمە بەم شێوەیە ڕانە هاتین بکەین بە شلەیەک خەریکە هەمووڕایی وانە خەڵکۆن نەتا چەند پرسیاری ئەو بابەتانە خەڵکی زای چۆرە ئێستا چنێ ئێمە ئاشنای خواردنی هەندێک لە وڵاتانی ئێستا ئەوانی بە هەمان شێوە ئاشنای حەزەکەن بە ئاشنای ئێمە بن زیاتر زۆر حەزیان لە خواردنی یاپراغی خۆمانە کە زۆر نی پیاو ڕاقیرێتی ڕاستە زۆر باشە شێف ئێستا اینجا بۆ شلەکەمان بەزالیا و نۆکەکە تێکەڵ کرد اینجا لەگەڵ بەهاراتەکان چی بوون شێف بەهاراتەکان دارچین و هێلی هەڕا و تێکەڵ کراوە باشە زیرە زەردەچەوە سیری هاڕاو جاترشم تێکردووە کەمێک خوێ باشە اینجا ئەوەش سوور بوو اینجا تەماتە بەس تەماتەکەی جارەت یەکەم کەرەوزەکە بۆ کۆتایەکی زۆر باشە ئەی شێفکەی قیمەکەی تێەکەی قیمەکەی سە تێ یەکەمە غەڵێ
منەش قیمەکە زۆر باشە کاتە هەمووی پێکەوە سوورە بێتەوە زۆر جوان دەرەچێمە چونکە دۆشاویشی تایە هەموو شتانی تایە ڕاستە ئەتوانێت ئاوێکی کەمی بۆ بکەی بۆی تۆزە خەست و خۆش دەرچێت زۆر باشە کەی ئەمڕۆژ داوەتی من ئەمڕۆ داوەتی چۆن وەڵا شێف سەرەتا هەرکە باسی برنجی ڕوبەهەنارە کرد یەکسەرتم بەخوا شێف برسیمە خەمە نەبێت برنجە ڕوبەهەنارەکەش بە شێوازێکی شێوازی ستانداردەکەیان شێوازێکی ترمان فێرەکەی ئەمڕۆ من بۆ شێوازە دروستێکم کە ئێستا باسیەکەم باشە من ئەم پیازە ئێستا پیازەکەی بۆ پیازێکە زۆر ورد کردووە ئەی سووتێنی بڵێ ئەو پێڵەن برنجی قاوەیی شێف بەڵێ بەڵێ وانە ئەمێ تۆزە قاوایی دەچێت هەر خۆی عادەتەن خەڵکی سلێمانی کە برنجی خڕ لێنێن یان برنجی کوردی لێنێن شێف بەو شێوەیە پیازی زۆر تێکەن ئەشی سووتێنی تاکە شارە لە ڕووی برنجی کوردیەوە یعنی بەڕاستی زیرەکەتیایە من دەناڵم لێنانەکەی قورسە بەڵام ئەگەر سێری کەسانی ها بەتەمەنکەوی کە وەنە هەر برنجی کوردیان خواردو ئەو سەردەمانە زۆر جوان دەرەچێ بەدەستیان قەت هیچ هەڵە خەلەلێکی تیا دروست نابێت برنجی کوردی زۆر جوانە زۆرش خۆشەڵات خراپمانەکە بەڵام شتێکی خۆش مەچیان کاتێ بیخۆین بەڵام تر خۆنیە شێ بڵێن نەشی خۆین وەنیە خۆی خواردنی برنج خواردنێکی سەرەکیە بەڵام ئەوەیە کە بزانین چۆن لێ بنرێت و کاتێکیش بیخۆین زۆر گرنگە شێف ئێستا کەرەوزەکەشە تێتر جایەک جار بە شێف هەر بۆ بینەرانمان با ئەم بۆ بڵێن شلە ڕووسیە پێکاتەکانیمان بۆ بڵێرەوە ئازێت نەبێ پیاز و بیبەر و پەتاتە بێکە جوان جوان سوورەکەیتەوە باشە دواتر قیمەکە و بەزالیا و نۆکەکەی لەگەڵ بە هەماشە سوورەکەیتەوە دۆشاوەکەی تیەکەی یەک لیمە بەسڕا لەگەڵ هەندێک لەو بەهاراتانی کە خۆت بەدڵی خۆت کەویستی تێکی باشە ئاوی کەممان تێکرد و پاشکەمێکی تر ئامادابێت بۆ چەند خولێکی پێویستە شێف 25 دقیقە زۆر باشە دەستخۆش ئەمە شلەکەمان شلێکی ڕووسی نۆک بە بەزالیایە اینجا شێف ئەمڕۆ برنجی ڕوبەهەناریشمان بۆ لایەنە اینجا بزانین شێوازە تایبەتەکەی تۆ چۆنە شێف من پیازەکە زۆر باش جوان سوورەکەمەوە باشە ڕوبەهەنارەکەی لەگەڵا سوورەکەمەوە تەواوە ێشەڕای کرد بەڵێ مەشەڕ زۆری نەکەم مشان باڵی غەماڵێم نابزین ئەخ لەوانێت تۆ بۆ نمونە شتێکی تایبەت هەبێ ئەمڕۆ ئێمەش فێر ببین لەوانێ من دوای چاوی بکەم زۆر خۆش بێ منیش بیگۆڕم بە شێوازەکەی تۆ ئەمە من دۆشاوی هینم تێکەڵ کردو لەگەڵیا هەرمێ دۆشاوی هەرمێ شیرین نابێ شێف چونکەمە ڕوبەهەنارەکە خۆی ترشە باشە ئەم دۆشای هەرمێ بۆ ئەوەیە کاتێک کە تۆ برنجەکەی تیەکەی بۆی ئەهان هەستێکی خوستاوەتیایە ئەوە نابێت شێف زۆر جار هەیە ئەڵێن هۆکارەکە ئەوەیە هی ڕوبەهەنارەکەیە ئەخر بۆی مژواڵم زۆر جارەڵێن بۆ نەلیمەندۆزی تێکرێت لە هەندێک شوێنە دیارە هەندێک شوێنی شێ هەر بە ساخی بۆ نمونەوەی کێگاتە دەستی ئێمە ڕوبەهەنارە ساخەکەیە زۆر جار هێڵن برنجی کوردی یاخود برنجی ببوورە ڕوبەهەناری پێسەقەتە بێ بۆیە تۆ ئەمڕۆ ئەو دۆشاوی هەرمی لەگەڵ تێکەڵ کە بە هیچ شێ سەقەتی ناگات ئەو ڕایەگری کێشەی نابێت باشە شێف سەری پیازەکە بکەنەوەکو بسووتێ ماوێتی باشە اینجا دواتر لە دوای سووربوونەوەی ڕوبەهەنارەکە ئەمە یەکەم جارمە بیبیستم دۆشاوی هەرمێ دۆشای هەرمێ دۆشای تووشە بێ دۆشای تووشە بێت یاویستم بڵێم لەوانەیە خەڵکانێکی زۆر هەبن دۆشاوی هەرمەیان دەست نەکەوێت شێف ڕاستەکەی بەڵام ئێستا زۆرنی ماڵ هەیەی یان عتارەکان هەیە ڕاستە دەستەکەوێت مرەبای هەرمێم خواردبوو بەس وڵات دۆشاوی هەرمێ زۆر خۆشە باشە خستە دیارە اینجا ئەمەی کە لە بەردەم تایە شێف چییە؟ ئەمە بایەمەوەشیان زرشتە خۆت زانین حەزمە کشمیر ڕاستە یەکێک لە هاوکارەکانی ئێمەش هاوکارە سەرەکیەکانمان هی بە هیچ حەزی لێ نییە هەجارێ لە خواردنەکە بێڵێ ناخورێ شێف سووریەکەیتەوە لەگەڵیا؟ بەڵێ ئەمە جوان سوورەکەم لەگەڵە سەر ڕوبەهەنارەکەی لەگەڵ سوورەکەمەوە باشە بە ئەوانی جوان سوور ببنەوە قیاسی برنجەکە من کوپێکە کوپێکی تۆزە گەورەیە باشە کوپونی و ئاویت یەکەم دوایی کە برنجەکە شۆرایە کاتە هەروەکو بڵێن قیاسی برنجی ئاسایی خۆمانە هەروەکو ماڵەوە هیچ فەرقی نییە اینجا چیترمان هەیە ئەم هەموو سەوزەیەش لەبەر دەستا یەک زەڵاتێکی خێر بە شویت و لەگەڵ ئاوی لیمۆیە تاوە دواتر یەک ئینەکەم بۆ کردوتەوە باشە سۆسێکی تایبەتە بەڵێەوە سرکەی سێ و جاترێ لەگەڵ زەیتی زەیتونە سرکەی سێ و جاترە و زەیتی زەیتون کرێمەسەر خیارەکەی و هیچی تر نییە بەس زۆر خۆشەوە زۆر باشە شێف لەگەڵ لیمۆکەشا زۆر ترش نابێ ئەخ لیمۆ زۆر بەکار نایە زۆر بەکاری ناهێنی زۆر باشە
بێگومان ئەمڕۆ سێ خواردن یاخۆ بڵێن سێ خۆراکی هەم تەندروست و هەم تایبەتیشمان هەیە ئەمڕۆ شێف دواتریش شێف دیارەگەڕێمەوە بۆلات ئێستا گفتوگۆکەین لەسەر یەکێک لە ئەو بابەتانی کە بەداخەوە لە سۆشیال میدیاکانە بە شێوەیەکی گشتی ئەیبینین ئەویش برنجی پلاستیکە دیارەمڕۆ ئەوە و هەروەها چەند پرسیارێکی تریش ئاراستی دکتۆری بەڕێزەکەین تاوەکو بزانین کە ئەم بابەتانە لە ئێستاە بۆچی مشتومڕیان لەسرە و ئایا برنجی پلاستیکی لە نێو بازارەکانی هەرێمی کوردستانە بوونیان هەیە و ئەگەر هەش بوو لە هەر شوێنێک ئێمە بینیمان چۆن لەگەڵ برنجی ئاسایلێکی جاکەینەوە و بتوانین تەندروستی خۆمان بپارێزین ئەچینە لای زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد بەڕێزیان پسپۆڕی خۆراکن دکتۆریان ئەگەر فەرموویتە لای من زۆر سوپاس دەکەم دکتۆر زانا زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ تۆ چۆنی دکتۆر تەندروستی باشی ئەو شێف ئەمڕۆ سێ خواردنی زۆر خۆش دروستەکە دواتر ئێمە داوەتی شێفین دووبارە بەخێر بێ دکتۆر زۆر کاتەیە سۆشیال میدیا هەمومان ئێستا بگومان مۆبایلێک هەر بەدەستمانێ و هەر ئەگەڕێن بە دوای هەواڵەکان و بە تایبەتیش تەندروستی ئێمە گرنگە بۆ خۆمان ئەم ڕکلامە چاواشەکاریانە ئێمە چی ئەیان بینین زۆر کاتەیە بە زمانە جیاوازەکانن بە کەسوڕەچەڵەکە جیاوازەکان هەرێکە شێوازێکی جیاوازن وانە سێرەکەی کە ڕکلامێک بینی پلاستیکێکە کرێتە نێو مەکینەیەکی گەورە و لەولاوە برنجێتە دەرەوە یاخۆت تەشتێکدانراوە بەڕاستی من ئەمڕۆ هەر زۆر بەلام و سێر بوو هێلکە دروستەکە هێلکە هەموو بابەتەکانی زۆر سەیرە بەلام پێم خۆشە جارێ لەوە دەست پێ بکەم شێفیان بەئەرێک نەبێگەر ئەو برنجەشمان بۆ بێنی زۆر زۆر سوپاس دەکەین دیارە ئەمە برنج و پلاستیکە دکتۆر باشە اینجا با سەرەتا لە ڕکلامەکە لە سوپاس شێفیان دەستخۆش با لێوە دەست پێ بکەم بزانم ئەم ڕکلامە چاواشەکاریانە بۆچی بۆ هەیە زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەکەت و حەزەکەم بە بینایش بگەێنم کەوا لەسەر داوای خۆم ئەم بەرنامەیە کرا چکە بەڕاستی هەست بە مەسئولیەتەکەم کەوا لە ڕووی ینی و کۆڵی خساسەکەم و کە حەزەکەم ئەو دڵڕاوکێل ناو خەڵکان نامێنێ کە ڕکلامی چاواشە خسێتە سەر نەفسەتی خەڵکمانە طبعا لە زۆر سەکتەرا هەیە دەروخان ڕکلامی چاواشە مەسەن لە زۆر بەشتەکانە بەڵام بۆ خۆراک زۆر زۆر بە قوتر و بەهێزترەمانە زۆربەی کات بریتێ لە چی بریتێ لە حرب یعنی بریتێ لە جۆرەکە جەنگێکی سیاسی لە بینی گروپێکی کۆمپانیا بۆ گروپی کۆمپانیەکانی کە بۆی بەرهەمەکانە بشکێنێ بەڵام لە زۆربەی کاتە بریتێ لە نەزانی خەڵک و چاواشە کوێرانە دواکەوتنی ئەو جۆرە ڕکلام و ڤیددیوانی کە لەناو ئینتەرنێتای بینین بەبێ ئەوەی یعنی هیچ جۆرە وەکۆڵی متابعکردنێک یاخۆ شێوەیەکی زانستی و منطقانی بۆ بکەین یەکسەر دوایەکەینەوە وەکو تو باسەکە عفوم کە بۆ نمونە ینی نمونەیەکی زۆر بەسیتی پێ بڵێممانە لەناو ئینتەرنێت تا پێشە بچینە سەر برنجەکەمانە بۆ فترەیەکی زۆر خەڵک دروست بووکەوە کابراایەکێ لە سین دانیشتووە هەموو خۆراکان دروستەکە مەسەن بۆ نمونە کاهوو کەلەرم تەماتە ئەمانە دوای لاخیرا ئەم کابرا پیرە ئەمە فەنانە ڕەسامێکی زۆر زۆر زیرەکە جەماعەتی فلیم و مسەسەلەکان ئەگەر بزانیوانە پێیسان بە خۆراکی پلاستیکی هەیە ئەگەم لە حەڵۆکیس حتا لە زۆر لە سینەمایەکان گشتی و هەروەها لە زۆربەی ڕێستۆرانتەکانیش لە درامەکانە دانراوە مەسەن جاروێ 200 کەس دانیشتوانە خوا هەر دوو کەس سێ کەس یەکەم خواردنەکە ڕاستیە هەمووی خواردنەکە بۆ ئەوەی کۆست کەم کات وانە کولفەکەم کات ئەم کابرای هونەرمەندە دانیشتووە مجموعی ماوەدی پلاستیکی ئەخات ناو ئاوێکە و لە ئەخیرا کالەرم دروستەکە کاهوو دروستەکە هێلکە دروستەکانە هەموو دنیاین وڵڵا کەلەرمی کاهوو دروست بوون یعنی ئێمە بەداخەوە بەڕاستی یعنی زۆر يعني حتى قليم هي اللي حل الدكتورة كوا حتى أجاتوي كابريك كانوا خنوارة بكران دوي ركلامك شاشة كرين ببي أوي همي شارك على أخوي صين هالكي دروس كر هل أوي نازن شيء همو أمشتنا بشويك زوزور باشا دكتور بلام لراسيا من أمره يكيك لو فيديو أنا بيني كليكيك لكنال بناو بنك عربي كان باسيكر كلا صالي 2011 أم بابتنك تنها لكردستانا والكل طواوي جيهانا مشتومرة بەتایبەتیش لە وڵاتانی بەڵێن ڕۆژهەڵاتی ئاسیا بە شێوەیەکی گشتی بێگومان سێرم کرد کۆمەڵێک بڵین خانم من تەشتێکیان لەبەردەستایە هێلکەیەکیان پێسپێنەکەی ئەەکەن و زەردێنەکە و دواتر نازام چۆن دایەخەنەوە بەڕاستی ئەوان چۆن داخەزم لەسەر ئەو مۆزعی هێلکە پێش بچین سەر برنجەکە زۆر حەزەکەم باەک باسی ئەو بکەین
ئەم شتانە باشە ڕاستە نییە بەڵام ئایا ئەم ڤیددیوانە بۆچی هەیە ینی ئەم ڤیددیوانە لە کێوە سەر هەڵێن با ئێمەش ڕاستێکە بزانین بۆی ئەو دڵڕاوکێ لای بەڕاستی ئێمەش و لای بینەرانیش نەبێت بالضبط ئەزانی مۆزوعەکەی عفو دەروون خان زۆربەی کات ئەو ڤیددیوان خەڵکێک دروستەکە یوتیوبەرەکان لەبەر خاتری ئەوەی ڤیو زیاوە بێ لایکی زیاکە پارە پیاکە لە ڕێگەی یوتیوبۆ تێکەڵاوکردنیەکەوانە ینی ئێستا دوای من لە برنجەکە ئەچمە سەریکەوە من تەحەدای خۆم ئەسەرمێنم بۆ خەڵک باشە $100 بە یەک کەس بتوانێت 100 غرام برنجی پلاستیکم بۆ بێنێت یاخو $500 بە یەک بتوانێت هێلکەیەکی طبیعی دروستکە و بێنێ بتوان هێلکەکە بخۆمانە نمونێکی زۆر بەسیط پێوەم ئەمە دکتۆرێکی هندی لەگەڵ ڤێترنەریەکان طیب بەیتەریەک لەگەڵ مهندسێکی کیمیاویە دانیشتون دوای ئەوەی ئەبحاسێکی زۆران کرد لەسەر هێلکەی پلاستیک باشە وتیان بابزانین ئایا کۆستی چەندە طبعا ئەگەر ئێمەمانێ هێلکەی پلاستیک دروستکەمانوێ کاهوی پلاستیک دروستکەمانوێ برنجی پلاستیک لەبەر چی هەدەفەکە ئەوەی کۆمپانیایەکمان هەیە ئەمانێ بە هەرزانتر دروستیکەین پارە قازانجکەین غیری ئەمە هیچ هەدەفێکە هەیە ڕاستە ئایا تۆ شتێ دروستەکەی کولفەیەکی زۆرتر و بە هەرزانتر بفرۆشی یان من حەزەکەم تێبگەم کەسێ لەسەر ئەرزە شتە دروستکە کولفەکەی دوو ئەوە نەبێ بیفرۆشێتەوە بە هەرزان باشە باشە دوای ئەوەی ئەبحاسێکی زۆری کردو ئەوە طبعا بە هندیە ڕسەرچەکەمانە ئەو بۆ ئەوەی یەک هێلکە دروستکردن دەروون خان سۆدیۆم ئەڵجینێتمانەیە بۆ دروستکردنی زەردێنەکەی باشە جیلاتین و لەگەڵ بنزۆیک ئەسیدمانەیە بۆ دروستکردنی سپێنەکەی و لە کالسیۆم کلۆراید بۆ دروستکردنی بەرگە ڕقەکەی باشە هەمووی دوای حسابی کرد ئەوە گرام نامێ سەرتان بێشێرم لە ئەخیرا نزیک 15 ڕوپێی هندی کە تقریبا 20 سنتەکە بە بێ هیچ کۆستێکی کارگە و هێنان و ئەم هەموو مەشاکلان تقریبا نزیک 30 سنتەکەمانە باشە لە ناو هەندستان هێلکەیەک خۆی ناگاتە 10 سنت یعنی توانیت 10 هێلکە بۆ 15 هێلکە بکری بە دۆلارێک باشە ئەگەر بێت و ئەم هەموو فڕوفێڵ و ساختەیە بکەیت باشە 5 هێلکە بە دۆلارێکی ئەیکڕ یاخود 4 هێلکە بە دۆلارێک ئەو کاتەمانە لەبەرەوە نهائیاً جای لەگەڵ ئەوەشە طبعا زۆر هێلکە زۆر ڤیدیۆ هەیە لەبارەوە بەڵام تا ئیستا تەحەدایەکێکم بڵێ ڤیدیۆکم بینیەوە کە شێڵەکەی بتوانن دروستکەن سێمەسەر ئەو ڤیدیۆ چیە شێڵەکەی دروست نابێ هێلکە ڕق یعنی بڵین تێک لە ڕقەکەی ئەم کابرایی کە ئەم ڤیدیۆ دروست کرد تەسەڵکە مەچیە ئەمە شەریکەیەکی سینی هەیە خاص یاری مناڵان دروستەکە تۆی لە عابەی مناڵان دروستەکە باشە لە ضمنی ئەوانەوە کە چۆن بە قوڕی سەناعە ئەگەرم لە حەزەکەی بە مناڵی شتمان یاریمانە کرد هێلکە دروستکە هێلکەیەکی نەرم کە بۆ مناڵان دەستی پێوێن و ئەمانە ئەوەیە اینجا کابرای سینی کە ڤیدیۆکەی کردو نهاییاً ئیدعای ئەوەی نەکردو من هێلکەم دروست کەڵم من یاری مناڵانە دروستەکەم کابرای 1000 کەس هاتووە ڤیدیۆکەی هێناوە بالضبط ڤیدیۆکە عفوم کە هێناوە دقات مەلاین ڤیو لەسەر کرد ئەها هێلکە سینەها هێلکەی دروست کرد وەڵا جا چۆن بزانین هێلکە دروستکەین اینجا چەندها ڤیدیۆ کە دروست بوو چۆن میخێنەوە ئەو بابزانین سەرەکەی بابزانین نازانم چی بووی هێلکەی ڕاست هێلکەی پلاستیک جاکەینەوە دکتۆر ئەمان پلاستیکە بەڵێ ئەمەش هەم برنجە باشە ئەمە چۆنە بێمەوە حەزەکەم لە ڕووی تەشریحی و حەزەکەم بۆی اینجا ئەوەی کە باسی ئەکرێت بۆ نمونە چەندێک لەم پلاستیکە ئەگەر چەندێک لەم پلاستیکە بکڕین نزیکی 400 بۆ 700 دۆلارە ئەگەر تەنێک برنج بکڕین 300 بۆ 500 دۆلارە لە باشترین زاناوتی ئایا کۆمپانیایە یاخود شەریکێکی گەورەی جیهانی هەیە ئەم زەرەرە زۆرە لە خۆی لەسەر ئەرزا باشترین برنج من خۆم یعنی اختصاصی من نییە زۆر ساڵم کرد بە هەندێک لە کۆمپانیەکانی برنجۆ زۆر هین نەبوون زۆر ئەبۆی حەزم $700 ساختاتەوە ماکسیمم بالضبط ناگات یعنی باشترین برنج لە تایلان ئەگەر بە هۆڵسێڵ بیکڕی ینی بە ڕێکی زۆر لە بین 50-60 سنت نابێت تۆمانە حەزەکەم هەل لە ڕووی تەشریحیەوە ئەمە طبعا ئەگەر کامەرکە سەری بێن سەری ئەمە دەروون خان ئەمە بریتە لە تەشریحی برنجەوانە یعنی توانێت بڵێ نەوانێ لە سەری سەرەوە ئەوەی کە بە کوردی خۆیان پێڵن قەلاس یعنی چەڵتوکەکە کە لە ناوایەتی تاوانەوە یەکسەر لە یەکەم پرۆسا لێ بێتۆمانە اینجا دوای چینێکی تەنکمانێ پێوتێ بران بە ئینگلیزی یاخود بە کوردەکەی بڵێن یعنی ئەتوان بڵێن تێکڵە خارجیەکەی ئەمانە کە زۆربەی ڤاتامینەکان و کانزاکان بەداخەوە لەناو ئەوایە کە دای لە بەردە ئاشەکە ئەوش لێ ئەبێتەوە بە تایبەتی هیچی نامێنێتەوە کە تەنها ئەم ئیندۆسپێرمە یێمێنێتەوە کە بریتیە لە شەکراوەکەی و لە خواریش و ئەمەشمان ئەڕوا ئەم پارچەی کەوا تەشیلەیە ئەمە پێوتێت جرم یاخود بڵین ئەو شوێنی کە چەکەرەیە کات باشە ئەویش ئەڕوا لە ئەنجامە شکلی برنجەکە بەم شێوەی لێ دێت ئەگەر هەمومان سەیری ئەمە بکەین
زۆربەی کات برنجێکی طبیعی تەشی لەیە لە شوێنی سپێرمەکە بڵین ئیندۆسپێرمەکە لە شوێنی جەرمەکە شکاوە برینار بوو ئەزانی ئەم شکڵە بە هیچ کەس ناتوانێت بە پلاسیکی دروستکە ئیلا تەنها بە یەکشەوە دروستەکە شەد و بە 3 dimension printer ئەو کەسانی کەوا لە مختبەری دروستکردنی دانا ئیشان کردوەزان کەوا جیازێکمانێت پرنتەری سێ بعدی ئەویش دروستەکە دانێ بای $100 $200 باشە دکتۆر ئەجابە ئەمە شەوازی دروستکردنەکەی کەواتە بە هیچ شێوەیەک برنجی پلاستیکی لێرەنە یەک کلینیکە بەمومانە لەبەرەوە سەیری من کە ئەگەر بتێ ئەمە دروستکەی تەنهاشتە چکە بۆ لە ڤیدیۆکە تەمان ڤیدیۆکە مفەبرەکە ڤیدیۆکە دوو ڤیدیۆ من چەندها ڕسەرچم کرد لەسەر ئەمە پێش و بێمە سەر ئەوەی کە ئەم بەرنامەیە بکەمانە لە ناو ڤیدیۆکە مەسەن هەندیشانەیە لۆکەکە بنەوێ هەندێکیانێ پلاستیکە بنەوێت طبعا ئەمە هیچ شەریکاتن ئیدعا نەکرد بڵێ ئەمە برنجی پلاستیک دروستەکەین منم هاتووم بۆ ئەوەی ڤیدیۆکانم زۆر بێ تێکەڵاوی ئەم کرد تێکەڵاوی کرد لەخیرا ئەدەسیات برنجەکەینە دەرەوە لەمە برنجی پلاستیک ئەگەر بیکەین بە برنجی پلاستیک عفوم کە مەکینەکە برنجێتە دەرەوەکو لولەکی بێت ئەو برنجێتە دەرەوە بەو شێوە ئەو شکڵ شێوەی بێ جا باش کەس هەیە لەسەر ئەرزا برنجێک جا نەکاتۆ لە بینی ئەم شکڵ شێوەیە لەگەڵ برنجێکە وەکو لولەیی وەکو چۆن مەکینە قیمە ئەوە بێتە دەرەوەمان اینجا دکتۆر زانە کات نییە باشە ئەگەر ئێماشکمان لە برنجێک بێت ئەجا تۆپەمان بڵێ ئەمڕۆ سپۆرێکی خۆراک چۆن ئەم برنجانە جیاکەینەوە من یەکێک لەو بابەتانی کە هەیە برنجی ئاسایی خۆمان ئەمایان نەزانم کە ئەگەر لە شوێنێکە بۆ ماوەکی زۆر دابنێ ئەبێت ئەسپێتی بات ئەبێ بۆنی ناخۆش ببێ ئەگەر پلاستیک بێت نەبوونی ناخۆشە بێ ناسپێتی من ئەمایان نەزانم بەڵام ڕێگەی تر چییە کە ئێمە برنجی بێ بناسیین سەکێتە زۆر ژانە بەس من لەبەرەوەی کە هەر نەچوومە ئەو وەکڵی معمایە کە لەبەرەوەی لە ئەسڵا هەر نهائیەن باوەڕم نەبوو بم مۆزوعەکە و هەر بە شتێکی وەکە ئەڵێ هۆکسێکی الطبي مزاني يعني وكولي يشتكي دروزني ومانا لبروا بون من حظ كم بخلق برسار كن بيش بو جوابي او برسار بين ابزانين بلاستيك تشيا وانيا برنج سير مانك برنج او تشريح كي مانك كوا زور بلا هشتا هشتي بريتيل لو بارتشا ستارتش كا بريتيل لشكريكي الوز كابيلين ستارتش بينزي خوب نشاستا كده لنا خرسه هند ان معنى انزيمانيه باشا او ستارش اغورو امايلوز امايلو كاربو امانه اي غورو ابيته هو او كوا بيبقى شكريكي تاكل مجمانه بلاستيك سيجو بلاستيك معنى بشويكي بلام بشويكي زور عام ذات الصد نوع مان هي بلام قربه شويكي زور هني لبين الرق وكولين نرمكان بيكين تلا اي بي اس ولا اسيتال اكريليكو بولي ايثيلين وبولي بروبلين همو امانه راسيريك قربان درجه او كشل بيتو لسروسه وحفتاوسه وهشتاو هندك عن دوسه وتشل بولي بروبلين بون من دوسه وبنجاتا دوسه انجاش لبتو كما كبرنج لي يعني صحزكم بعملي بوي بيسن بوخو لبري اويتيا درجه حرارتك اللي بيني هشتاب ونو للصاي تقول بدا وطاو ايمانيا يكثر اجركي وخفكينا ما باشا بحياتي بلاستيك لو درجه اتيتو باشا انت دعي وبا برسال لخو ممكن بلاستيك تشي ماديكي غير عضويه بحياتي هل مجري بهيش هرس نابه يعني او كسي هر بس كيميائي اندامي خلينا بيه لاعداديه نك دكتور ونيت ازاني كواب برند بلاستيك نهائيا هل مجري لنا ولا شيء واقر هل مجري كارثات هر كارثات يعني كارثات بله جاوي بلاستيك كمان كواندو ابو داي سيري كيم زاني هيك اغور راس دواتر كا تشينا لاي شيف بڵێ دوای ناوبەر بێگومان ئەوە بە وەک خۆت ئاماژت بکرد بە شێوەیەکی عملی کردداری پیشانی بینەرانمانین کە بزانین کە ئایا پلاستیکەکە چی لێت وارووا برنجەکە چی لێت دکتۆر زۆر بابەتی تریش نەک تەنها برنج زەیتونم بینیوە ئەڵێن ڕەنگەکرێ ئەبێ بەڕەش یاخود پەنیر ئەڵێن لە جگەل لە شیر لە بابەتی تر دروستە بێ ئەم بابەتانە ئایا تەنها ئێمە ئیتر بڵین ئەمە تەنها بۆ ڕیکلامن لەمە تێبگەین ئیتر یاخود شتی وایە ڕیکلامی چاوەشە ینی زۆرە مەسەن بۆ منە حەزەکەم لە یەکێ حتا لە بەرنامە زۆر بینەکان و ناوی ناڵێم بەرنامەی زۆرینەکانە بوومانە من بەداخی چیدان یەکەم ئەو کەسێکەوە بەناوی خۆراک ناس یا دکتۆر یا نازەم چیدان شێ بەرنامەیەکیوە حساس دینەکە بەبێ ئەوەی باگراوندێکی زانستی تاڵاتی هەبێ من حتا شتێ نەزانم زۆر ئاسایی پێتڵم نایزانم یعنی هیچ عیبیتیانیمانە دووەم میدیاکارەکە هیچ فکرێکی لەبارەی شتەکەەوە وەختی زانی یەکسەری نەکەوانە زەیتونی عادەتی ئەگەر بۆ هەموو زەیتونێکی سەڵدانی بۆ فترێک گەر پەلەی لێنەکەی ڕەشە بێت ئەویسا هەموو کەس لە لادیا ئەوانی کە هەموو شارەوانی ماڵی خۆیانیانە هەمویان زان زەیتونی ڕەش هەیە بە تەبیعی و هیچ کێشەی نێمانە بەڵام برادرەوەڵەتی وڵات زەیتونی ڕەش لەبەرەوەی بۆ مادە تاوان مادەیە کە پێوتە ئارۆن گلوکۆنایت یعنی ئاسنە و پرۆسەی ئۆکساندنی زەیتونەکە زیاکە سریعتر ڕەشێکەوەمانە تاوان باش نییە بۆیە بەم خەڵکڵی
خواردنی پرۆسس کراوە مەخۆن هی ناوقت و مەخۆنمان بەڵام ئەمە ئایا گەورەترین دڵڕاوکەی ناو خەڵکە دروستکردنەوە زەیتون هەموو زەیتونێکی ڕۆژ مادەی بابەتیان شتیوان نییە لەسەر ئەرزە شتیوان نیە بەڵێ ئەوانەی کە زۆر بە پرۆسەیەکی زۆر پرۆسس کراوەترا ڕۆن ئەو مادەی تیا بەڵام ناتوانین لەتوان بڵم لە سا 50 زیاتری لە سا 70 ئەو زەیتونانی بازاڕ هەمووی زەیتونی ڕۆشە و خۆی حەزی لەیەکا و پێویستی بە هیچ شتێ نەکردو هیچ مادێکی تێک نەکراومان لەبەرەوە تو کە طرحێکی طبی ئەەکەی بۆ مادێلانێ و کەسی کە ئەم طرحەکەشی کردبێ بە هەدەفی ئەوە نەکردبێ بەڵام وەختی ئەزانی ئەها چۆن یەکسەر دڵڕاوکەیەک و خەڵک دروست کرد ئەمە لە مۆزوعی پەنیرەکە طبعا و زۆر یعنی شتێکی زۆر ئینترێستە بۆ من کە باسی ئەو مۆزوع بکەمەمان هەموو کەسکە مثلا ئەو برادرە بە ناوی خۆراکشتاڵە مثلا ئەزانی تا ئێستا زۆربەی شیرەکان لە ناو سوپەرمارکێتەکانە کە خواردومانە پەنیرەکان لە شیر دروست نەکراوە طبعا ئەمە یەکسەر تۆ علامەتێکی سپام لە مێشتا دروستەکە ئەی باشە لە چی پلاستیکە لە چیە لە مادەیەکی زۆر خراپ و یعنی زۆر ناتەندروستە چیەمانە طبعا ئەگەر تەنها لە شیر دروست نەکراوێ ئێمە زۆر مەحزوزین بۆ دەروونخان شیر نەبێت طبعا کە زۆر خراپە من لەگەڵ شیران نیم و مەخاتر تەندروستەکانی غیری مناڵ تا 2 ساڵ بۆ گەورە هەر لە ئەسڵ بە عەمەلی خواردن نایە لە چی دروستەکە لە شیری ڕۆکی دروستەکە شیر ڕۆکی بریتە لە چی مەسەڵەن وەکو شیری گوێزی هندی شیری بادەم شیری شۆفان ئەمانە 4 بۆ 5 قات گرانترن لە شیری عادی ئەتوان بڵم 10 قات تەندروستتریشن لە شیری عادی باشە تخوا هیچ تاجیرێک هەیە ئەگەر ملاحەزە بکە 1 لیتر شیری گوێزی هندی بای پێ 6 بۆ 1000 دینار لیتر شیری عادی بە 1000 و 1250 دینارمانە هیچ تاجیرێ هەیە باشە 200 گرام پەنیر کە 23000 دیناری تێچێ بیکا ئەوە هەڵی خەڵەتاندرین پەنیرێکی یاوینەتێ بە 2000 خواردومان وڵا شیر نەبووە چی بووە شیری سروشتی بۆمانە کەوایە بڕاستی ینی عقل قوڵی ناکات کەوایە ڕێکلامی چاوەشەکاری ئەبێت بە تایبەتیش لەنێو سوشال میدیاکانە و هەر پەیجێکیش کە بابەتێکی لەم شێوەیەدانە بێ ئاگادار بین و ڕیسوەزام سێرچکردنی خۆشمان بابەتێکی تری گرنگە و هۆشیاری خێزانەکانیش ئەبێ ئاگاداری ئەو بن اینجا حەزم کرد ئەفهم کە یەک شتێکە بۆ ئاخرش بۆ ئەوانش باسکەمەوەش هەر دڵڕاوکەی دروستکردمانە ئەگەم لە حەزەکەن ئەمساڵ مۆزوعی مۆز و پلانتاین طبعا بلانتاين شتێکە لە جۆری و مۆزە هەر لە نفسی ڕۆگ و فەسیلن ینی وەکو لیمۆ و پرتەقاڵ بالضبط هەر زۆر نزیکتریش لیمۆ پرتەقاڵیش نییە بالضبط وەکو وایە بڵێ پرتەقاڵ و لاڵنگی ئەوەنە نزیکن لە یەکترمانە باشە طبعا معلوماتان بۆی 1 کیلۆ پلانتاین بای 6 و 7 دلار زۆربەی کات نییە پڕ لە تەندروستی و 2 قات 3 قاتی وەنەی مۆزین کرد وەڵا هەڵخەڵتان چی بووە چەند ساڵە پلانتاینە ناوینەتێ لە چاومە وەڵام من سپاسی ئەو تاجرەکەم 6 دلار یابێ بە پلانتاین لە مالیزیا ئەندەنووسیا هێنابێتی بە 1 دلار بیا بە ئێمە بە سعری مۆز کەوای بێ ئاگادار بین خۆشمان ئەوە بێگومانە سە لەگەڵ بینەرانمانە و چانێک وەرەگرین دواتریژە چینە لای ئازانی ئەمە دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵ دکتۆر زانە هاتوین بۆ لای شێفدیار بزانین خواردنەکانی بەکوێ گەیشتۆ خواردنەکانشی تاو بۆ بۆنیشی زۆر تایبەتە شێفگیان ماندوو نەبی دکتۆر دووبارە سڵاوە لێبێ اینجا ئەمە برنجەکەمان کوڵاوە نیە برنج ڕبانارەکەشمان کوڵا ئەی پلاستیکەکەمان کوڵا شێف حەزەکەم ینی فەرموو دکتۆر سەرکە ئەمە دوای ئەوەی کەوا 20 دقەیەک هەموو کوڵانومانە بە هەموو شوێت تەنها هەموو ئەو پلەی گەرمی کە بۆ برنجێک هەیە تاوانە من نەرمترینیانە خۆگەر هەمانە پلاستیکی مەسەن پێ هایدێن سێوە دانین هەر نیهاییان ئەڵەی بەردەیانیمانە بە هیچ شێوەیە تێکەڵاو نابێ حتا یعنی ئەگەر 1 غرامی بکەیتە ناو کیلۆیە برنجۆ بە هیچ شێوە دروست نابن 2 مادەی جیاوازن بە هیچ شێوە نەئەلکەن بەیەکەوە هەر ناشتێت جای کە لەو هینانی کەوا لە زۆربەی ڤیدیۆ چاوەشەکارەکان ئەڵە چی ئەڵێ ئەگەر بێت و ئەوە بەدەست بەعزێ وڵاتەیە وەکو لە وڵاتە عەرەبەکان تۆپەڵ یەکەن ئەڵێ بێ بە عەرزاوەکو و پلاستیک بەرزە بێتەوە شتێکی نۆرماڵە لەبەر ئەوەی کەوا برنج ئەو ستارچێکی هەیە ئەو جۆرە ینی نیشاسەیەکی هەیە کەوا ستیکیە یعنی ئەلکێ بەدەستەوە لە ئەنجامی ئەمەدا ئەگەر بۆ بیکەی بە تۆپێک و بێ بەعرز زۆر ئاسایە تۆزە هەڵسێتەوە بەعکسەوە پلاستیکەوە ناسێتەوە ئەگەر پلاستیکە بن لەبەرەوەی ناگونجە بەیەکەوە اینجا ئەگەر بێت و فەرزەن احتیمالێکی زۆرمان نا بەم فەرزیە ینی بەم گریمانە ئەوە ئەگەر چووە ناو لەشی مرۆڤەوە طبعا دیمعلوماتێک ناوەسین تا 4-5 ساڵی کە تا توش سەرەتامین بەتکو لە نیو سعاتی یەکەمە ئەبێ بڕن بۆ قسمی بوژانەوەی دڵ یان تەسەوەر کە ئەگەر بێت و هەڵمژێت کە هەر نابێشتیوە و ئەگەر بێت و بڕاتە ناو خوێنی مرۆڤەوە تەسەوەر کە ئێمە پلاستیکمانەیە کە بە شێوەی بڵی ئاوەکان
مادێکی تا دەروونخان کاپێتێ بسفینۆڵ ئەی بسفینۆڵ ئەی ئەو مادێکە ئەڵێن بۆیە مەیخە لە هاوینە بێخە بەردەم خۆرەوە ئەو مادێ بە نانۆگرام لێ ئەبێتەوە ئەچێتە ناو لەشە بۆ کاریگەری هۆرمۆنی هەموو تێکیان لەشی مرۆڤای هۆرمۆنی غدەی دەرەقی هۆرمۆنی گەشەکردن ئەم هەموو مەشاکلانی بە نانۆگرام ئەی ئەگەر 250 گرام پلاستیک کەوایە لە زاری دکتۆر زاناوە دڵتان ئیسراحەت بێت ئەو برنجەی لە بازارە هەیە بە برنجی درێژ و بە برنجی خڕەوە هەمووی تەندروستە بیخۆن ئەفهم کە حەزەکەم تەحەدایەکەم تەحەدا هەر کەس توانی ربع کیلو من خۆم 100 دلار گیرفانی خۆم بە یەکێ بتوانم ربع کیلو برنجی پلاستیکم ببێنە بتوانم بیخۆم نەمکوژێمە بە دوای نیم ساعت نەمن بۆ قسمی انعاش من 200 دلاریم ئەگەر کە ئەتوانێت بۆ تەن بیفرۆشێ پێم هەر کیلو بە 100 دلار هەمووی لە بازارەکەوەکەیتە هەمووی بە 100 دلار اینجا با دەرفەت بێ بپرسین برنج چۆن لێ بنین بە برنج ڕووبەهەنار لێ بنین بە قوبڵی لێ بنین بە چۆن لێ بنین بۆ ئەوەی کە تەندروستیمان باش بێت برنج طبعا لمعلوماتك يعني کەژەمی سەرەکی زۆر کەسە برنج تا بڵێ خواردنێکی خۆشە خواردنێکی زۆر بەلەزەتە ئێمە وەکو دکتۆرەکانی خۆراک زۆربەی کات کە ئەڵێن مەی خۆیان خۆ کەم خۆ زۆربەی کەس لێمان حەزە بن بەداخۆ حقیقەتێکی علمی هەیە ئەوش کە برنج زۆربەی زۆری لە 180 شەکر تەسەوڕ کە وەکو وتم ئەوەی کە ئیسفادەی هەبێ لە بەرداشەکە کە لە بڵێن چەڵتوکەکە لێ بۆتەوەمانە هەمووی هەندە ڤیتامین بیەکانی تێدا کەمێکان زای تێدایە بەڵێ ئەمانە زۆربەی زۆری لە ئەنجامی لێبوونەوەی لە ناو بەرداشەکەی بڵین ئاشا هەمووی لێبووتەمان لەبەر زۆربەی زۆرینە بەڵام تامی خۆشە شتێکی زۆر چاکە ئەتوانی بیخۆی یەکێکە لە هۆکارەکانی قەڵەوی بەمام ناوەندی ئەتوانی بیخۆیت نەک تۆ ڕۆژی سێدا نەجار برنج لە بخۆیت ومانە و لە هەمان کاتا بە تەمایەوەبی بەڕێازە یا بە هەندێ بە حەبێ بە شتێکمانە ئەتوانی هەفتەی جارێ دوو جار بیخۆی کەڵی چۆن بیخۆی ئەڵێ بەخوا بە برنجی کوردی بێ و بابەدار بێ و بە فاسۆلیا و گۆشتەوە بێ ڕاستە برنجی تۆزە باریک یعنی بەسمەتی تۆزێک زۆر نابە خەڵ ئەوەنە ئینی لا دروست نەبێت کەمێش نیشاسەکەی کەمترە ئەگەر بە ڕۆنی تەندروست بیکە زەیت زەیتونیا خوب بە کەرەی کوردی ڕۆنی خۆمانە زۆر باشترە سەڵزەڵاتی زۆرتر گەڵا بخۆی بۆ ئەوەی زیاتر تێربی بە سەڵزەڵاتەکە بە هەمان شێوە تەندروسترە و لە هەمان کەتاوەکو قوبڵی لێنێ ئاوی زۆر تێکە ئەوە بۆ خانمان ئەگەر بۆ 20 کیلۆ یا پەرداخە بیکەی بیکەناو یەک منجڵی گەورەوە هەتا ئاوەکەی زۆرتر بێت زیاتر بەشێکی لە نیشاستەکە زیاتر ئاوا زیاتر بیشۆرە هەندە مەسەڵەن خانمان سەماڵی خۆمانە 3 جار 4 جار شواتەوانی نابێ بەوەی کە بڵێ شەکرەکەی ڕۆشت یعنی بەڵام بە هەر کەمێک نیشاسەکەی کەم باشە ئەگەر بۆ نمونە لە ژەمەکانە دکتۆر ژەمی نیوەڕۆ ئێوارە بێت ئێمە لە کامیان بیخۆین باشترە و بە بڵێن جسمی ئێمە لەشی ئێمە زیاتر سوودی لەوەرئەگرێت و نابێتە گرفتی تەندروستیش بۆ لەشی ئێمە خۆی باشتر وێ نهائیان لە ژێن بەیانانە نەخورێ نهائیان برنج لەبەرەوەی کە تۆ هەڵساوین هۆرمۆنی ئینسولین لە باشترین ڕادایەتی شەکری خوێنت زۆر بەتاڵەتین بووە ئێمە هەر ڕکۆمەندمان کرد چەنەها بەرنامەکانی کەکەوە بەیانیان هیچ نەخۆی بووی وەکو جۆرێک لە ڕۆژی تەندروستیمانە لە نیوەڕۆیانە ئێوارە توانی بیخۆیت بەڕای من کەم بخۆ بەلای کەمێن نەگاتە چکە بۆ لە 200 غرامە کە یعنی مەسەن ئەمە هێشتا توقعكم 200 زۆرتر بێ 242 کیلو کالۆری تیانی زۆر گاڵتەی پێ ناکرێومانە و بەڵام لەگەڵ ئەم هەموو ئینەشە کە باسمان کرد بە قەڵەوی هێشتا من ئەتوانم بیڵم باشترین بژاردەیە لەگەڵ هینا لەگەڵ ئەگەر لەگەڵ ئاردیسپیاینێکیتوانە دڕۆنخان لە دوو حاڵەتە لە هەموو ئەمان بخینە ئەو لا دوو حاڵ یەکەم برنج گلوتینیتیانە کە زۆر ئەو پرۆتینە هەوکەرێکە ناو ئاردیسپیا هەیە کە زۆر خراپەوە لەشمان بەدەر لەوەی هەرجان پوفولە لە شەکر ئەو گلوتینیتیانی لەبەرەوە کاریگەری خراپەی نییە لەسەر لەشمان دووەمیان پرۆسەی سپیکردنەوەی نییە برنجەوەی باشە ئێمە لە ئاردا ئارد بۆرە زۆربەی کات بە غازی کلۆرین و کلۆرین نایترۆس ئۆکساید و ئەمانە مادێکی ژەهراویەکەوە سپی ئەکەنەوە اینجا پڕی ئەکەن لەبەری ئاردە لە ڤیتامین و کانزای زۆر هەرزان و بێکواڵەتی کەوا زۆر خراپە لایەزال ئەگەر هەر خولیاتێ بۆ هەردووکیان نانیا برنج هێشتا هەر برنجەکە باشتر بڕین هێشتا برنجەکە هەرچیان هەر خراپە زۆر خۆی لێ بەڵام هێشتا ئەگەر بە کەمێ بە معتەدیلی ناو بەناو ڕاضەی لەسەرکەیت و دکتۆر شێوازی لێنانەکە لەگەڵ شێوازی خواردنەکەیە فەرقەکەات کە زۆر جار هەیە ئێمە بۆ نمونە بە تایبەتیش بابگەڕێمەوە سەر ئەو وڵاتانەی کە
لە خۆرهەڵاتی قارەی ئاسیا و لە باکووری قارەی ئاسیا ئەژین ئەبینین کە برنج هەر بەداریش ئەیخۆن و نەستینە بەشێک لە وڵاتانن کە بەو شێوەیە ئەبینین کە برنجەکە ئەخۆن و ژەمێکی بڵێ لە ژەمێکە بڕێکی زۆر ئەخۆن بەڵام هەمیشە پرسیار لە تەندروستی و لە جسمڕێکیانە کرێ ئەڵێن لە بەرەوەی زۆر بە تەندروست ئامادەی ئەکەن ئەمەش کاریگەری هەیە یاخود قوربان هەموو شەمانیم قەڵەوشانتیایە زۆر تۆدارینەوانە باشەوەیە برنجەکەم کەم بخۆی دوم شێوەی لەنانەکەی با بەشێوی پڵاو بێ وەکو باسمان کرد و دووەم بە شێوەی ئەوە بێ بە چەوری تەندروست بیکەی زۆربەی زۆری هەموو بەرنامەکان کە باسمان کرد چەوری ناتەندروست دایان قات سەرەکەی خراپتر لە شەکر لەبەر ئەوە کە لێت نابا بە چەوری تەندروست لێنە کەم بخۆ وە پڵاوی بیکە برنجی باریک یاخود دەنگ درێژ زۆر تۆزێ باشتر لە برنجەکانی کە بەم شێوە بە تەندروستی لێنە بڕێکی زۆر سەوزاتی لەگەڵا بخۆ یەک کێشەیەکەمانەیە دەڕۆخان ئێمە کە برنج ئەخۆین کێشەکەمانەوەیە ئەمانەی بە برنج خۆمان تێرکەین با ئیسا لەسەر ئەم مێزە کە برنجدانراوە ئەگە من 4-5 کەوچ برنج خۆم بەڵام زۆربەی کات زەڵاتەکان و مەسەن پرۆتینی تەندروست و شتانێکی کە شەکەواتی دکتۆر پێم خۆشە کامێرەکە ئێستا وەرمانەگرێت ئەگەر تۆ ئێستا قاپەکەی خۆت ژەمە خواردنەکەتی تێکی چۆن تێکی بۆیە با من شێفیش بە عملی من و شێفیش بە من ئێستا قاپەکەی خۆم تێکم دوو سێ کەوچ برنجدانم بۆ نمونە یعنی هەر بۆ ژەمێکی سەرەکی بەو شێوەیە يعني تقريبا اتوانم بڵم شرتی هەمووی بخۆمی سەر بەشایتەوە بەڵام ئەمەنەیە باشە لە هەمان کاتە پرۆتینی تەندروست بە تابەتی نیسک و نۆک زۆر تەندروستترە بە تاکید نۆکە بەزالیایە پەتاتە کەمتر ئەخۆم من یان لەبەرەوەی شەکرەکەی زۆرە بەرحاڵ ئەمە بەڵام بڕێکی زۆر لە ئەگەر توانین تۆزەکەم بۆ تێکێ لەوینە لەو زەڵاتەیە مەسەن بۆ نمونە بڕێکی زۆر لە زەڵاتەکانی پێوە بخۆ بەم شێوەیە نابێتە هۆی ئەوە با تێر خواردنت بە چەوری و پرۆتین و زەڵاتەکان بێت تا ئەوەی لە برنج تێرخۆیت ئەوە کێشەکەمانە ئەکەمەدا ئەنیشین برنجە خۆین طبعاً زۆربەی کاتی اعتیمادی کولی ئەکەن سەر زۆر خواردن لە برنجەکە ئەو غەڵەتەکەمانەمان بۆی تێر ببین بۆی تێربین ئەبێت تێربوونت بە زەڵاتەکەت زۆرتر بێ لەگەڵ پرۆتینی تەندروست باشە لە کاتی نانخواردنە لە دەستپێک کە بە کامیان دەست بکەین من زۆر جارەیە دکتۆر بە زەڵاتە دەست پێەکەم بەسەڵەن هینا ئەم هەموو زەڵاتێ چی ئەی خۆی دوای نانەکە پێ باشتر ئەو کاتە کەمتر برنج زۆر باشە بە زەڵاتە من کێشم نیە و کۆنتڕۆڵم کردووەمانە ئەگەر کامیشان کێشە کامی خۆم کێشەیەک نا بەڵام ئەو کەسێک کێشی هەیە ئەو کەسێکەوە شەکرێ هەیە ئەو کەسێکەوە بەرگری دژ بە ئینسۆلینیە پێویستە بەلای کەمیوە یەکەم جار نیوەی کالۆریەکانی لە زەڵاتەکە بۆی گەدەی تێر بێ و اینجا دەستکا بە برنج ئەو برنجێکی اینجا خواردنەکەش فەرموو دکتۆرگیان بەڵێ ئەمەیان من جارە بەس لە برنجە سوورەکە خۆم چکە بەڕاستیەکێک منوانی کە زۆرم حەز لە برنجی سوورە ببوو ڕوبەهەنارەوە هەردووکی شێتی خەزرشتەکە سوورە بۆیەوە چۆن زۆر تایبەت دکتۆر زانام سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ آخر مسجن بو خلق عفوم حەزەکەم خەڵک دائما هیوادارم ئەو کەسانی کە لە بەرنامەکانە دانیشن باسێکن بەتەواوەتی بڕاتە ناو ئەو مۆزوعەوە اینجا لە میدیا کارەکەش بە هەمان شێوە بخوێنێتە لەبارەی بابەتێک و نەک هەروە کوێرانە دانیشێ ئەو کۆڵی سەر بژوڵێنێتەوە بۆ ئەو کەسێکەوە بەرنامە هینەکەکە و لەمان کەناڵەکانیش دوای ڕێکڵامی چاوەشەم مەکەون یعنی خەڵکێ زۆر کولی تەواو کە ئینگلیزی ئەزانازم چی دوای ئەوە کەوێت و بە کوێرانە دوای ڕێکڵامی چاوەشە لەبەرەوە کەس وجودی نییە نهائیەن برنجی پلاستیک شێف ماندوو نەبی سوپاس بۆ تۆ لە زاری دکتۆر زاناوە ببوورە ئەو برنجانی کە لە بازارەکانی هەرێمی کوردستانە هەیە تەندروستە ئەتوان بۆ ژەمەکانتان بە تەندروستی بەکاری بێنن دوبارە سوپاس بۆ ئێوە زۆر خۆشحاڵ بووم سێوی سەوزێ مێوارێمان پێشکەشکردن تەندروست باش ماڵتانە ئاوەدان بێ و خاتانەکە